بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لە بارەی گرنگی پێوەری زیرەک کارەکانی پێوەری زیرەک بە شوێ گەیشتووە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ئەندازیار ئومێد ئەحمەد توپێژی وەزارەتی بەڕێوەبەری توپێژی وەزارەت لە بەڕێوەبەراتی کۆنتڕۆڵی ناوەندی کارەبای هەرێمی کوردستان. بەڕێز ئەندازیار ئومێد ساڵتان دەبێت تۆم کاتتان باش. هین گەلێک بخێراتنە کوردستان 24 ئەندازیار ئومێد پرسیارەوەیە ئەف جهێنک و پیڤەرێ زیرەک لێ نەهاتیە گرێدان بپڕانی کیش نافچەنە سەدەم چنە گەلۆ. زۆر سپاس بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێز هەروەکو جەنابتان لە راپۆرتەکە ئیشارتان بێدا زیاتر لە 1,300,000 پێوەر لە هەرێمی کوردستان دانراوەکو قۆناغی یەکەم بەدڵنیایی ئەم پرۆژەیە قۆناغی دووەمیشی هەیە لەبەرەی لە سەرەتای ئەم پرۆژەیە کە چەندین جاری تریش باسمان کردووە ئەو کات هاوگەشانی کارەبا لە هەرێمی کوردستان ژمارەیان 1,450,000 بوو لە ئێستادا 1,850,000 تێپەڕیوە بۆ ئەو کات بۆ ئەو ژمارەیە دانرا بوو. ئێستا لەو ژمارەی یەکەم کە 1,450,000 بوو زیاتر لە 1,300,000 دانراوە بۆ قۆناغی دووەمیش بەدڵنیایی بۆ تەواوی هاوبەشان لە هەرێمی کوردستان ئەو پێوەرە دانرێ کە سوودەکانی وەکو جەنابتان باستان کرد بۆ کۆنتڕۆڵی خواست بۆ کۆتایی هێنان بەسەر پێچەکان بۆ بەرزکردنەوەی ئاسی خزمەت گوزاری کارەبا و خێراکردنی شوکارەکانی چاکسازی و بابەتی سنووردارکردن و هەروەها بابەتی سیستمی پریپەید واتە پێدانی پارەی پێشوەخت ئەم خەستەتانەی هەیە ئەم پێوەرە و بەدڵنیایی وەزارەتی کارەبا هیوای لەسەر هەڵچنیوە کە بتوانێت شان بەشانی پرۆژەکانی تر لە فراوانکاری تۆڕی کارەبا و زیادکردنی بەرهەمهێنان هەموو ئەمانە پێکەوە بڕۆن و بگەینە ئامانجی سەرەکی حکوومەت و وەزارەتی کارەبا کە دابینکردنی کارەبا بچووک کاژنەریە. بەڕێز ئەندازیار ئومێد ئەگەر بەراوردێ بکەین لە نێوان کابینەکانی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دۆخی کارەبا چۆن بوو ئێستا چۆنە؟ لە ڕاستیە ئێمە ئەگەر بە سەردێکی مێژووی سێریکەین لە ڕاستیە ئەمە لە دوای ڕاپەڕینەوە ئەوەی کە هەیە کە کارمان کردووە با بڵێن پلان و پرۆژەکان جێبەجێکراوە لە هەرێمی کوردستان ئێمە تەنیا دوکان و دەربەندی خانمان هەبوو و تۆڕێکی بەشرا و بارودۆخیشی ئێجگا خراپ لە ڕوژێرخان کارەباوە بەڵام خۆشبەختانە ئێستا ئێمە خاوەنی ژێرخانێکی گەورەین لە بەرهەمهێنان کە زیاتر لە 7,000 مێگاواتە و خاوەنی تۆڕێکی فراوانین کە سەدان وێزگەی گۆڕینی 132 kV و چەند دوو وێزگەی 400-شمان هەیە و لە پلانیشماندایە کە هێڵەکانی 400 kV و با بڵێن بە ئاراستی تۆڕی 400 kV بڕۆین کە ئامانج لێی کەمکردنەوەی بە فێڕۆدانی کارەبا و باشتر گواستنەوەی وزەی کارەبایە هەم لە ناو هەرێم و هەم بۆ ئاینداگەر ببەستێتەوە بە تۆڕی دەرەوەی هەرێمیش ئەوە بکە. بۆ بەراوردکاری بەدڵنیایی بە قۆناغەکان کارکراوە هەموو قۆناغێک تایبەتمەندی خۆی هەبووە و بەداخەوە مە لە دوای قەیرانە تووشی هەڵبەز و دابەزێکی خراپ بووین لە مۆزوعی وەستانی پلان و پرۆژەکانمان بەڵام خۆشبەختانە ئێمە لە ساڵی 2019 و لەم کابینەیە توانیمان کاری گەورەی ئەنجام بینی شەلەوانە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە بوو پرۆژەی پێوەریزیەکە لە ڕاستیا پرۆژەیەکی ئەتوانین بڵێن مردوو بوو و زیندووکرایەوە و خۆشبەختانەوە تر بەرە و کۆتاییە ڕوە و بابەتی گرێدانەوەی ئەو وێزگانەی کە بەهۆی خەرانی داراییەوە هێڵ نەبوو و هۆکارەکانی بەستنەوە و گرێدانی بە تۆڕی کارەبای هەرێمەوە نەبوو هەموو ئەوانە کرا چەندین وێزگای 132 kV دامەزا و توانای بەرهەمهێنان
بە بڕی زیاتر لە 650 مگاوات زیادی کردووە و کاتەکانی بوونی کارەبا لە ساڵانی ڕابردوو بە تێکڕاکەی لە نێوانی 4 بۆ 15 ساعتی ساڵەکە بووە. ئەمە لە ساڵی 2009 گەیاندمانە 7 ساعات و لە 7 ساعات و بەو شێوەیە بڵین لە 19 و 20 گەیاندمانە 7 ساعات و لە 21 و 22 بەرزتر بۆتەوە و ئومێد دەکەین کە هاوینی ئەم ساڵ بە پێ ئەو پلانێکە ئێمە هەمانە بتوانین بەرنامەیەشی باشتر لە پارێز جێبەجێ کە هەموو مؤشرانی کە لە وەزارەتی کارەبا هەیە و هۆڵانی کە لە وەزارەتی کارەبا هەیە بۆ ئەوەیە کە هاوینی ئەم ساڵش لە هاوینی ساڵ دگەل ڤەکردنا ڤان هەموو وێستگەهێن بەرهەم ئینانا کارەبێ دگەل بڕینا ڤان سەرپێچیان ڤەگەریانا سەدا چلیا کارەبێک و بە هەروەنە چیتن نوکە هەرێما کوردستانی ڕوژانە چەند کارەبێ بەرهەمتینیت پێویستی بە چەندەیە و هین چەند دەمژمێرە کارەبا نیشتیمانی دەنە خەڵکی. بەڵێ لە ئێستادا توانای بەرهەمهێنان لەو ژێرخانەی کە هەمانە ئێمە ژێرخانەکەمان نزیکە لە 1000 مێگاوات بەپێی ئەو وێزگانی کە هەمانە لە ژۆرەکانی کارەوە ئاوی غازی و جۆری HFO واتە نەوتی ڕەش هەموو ئەوانە ژێرخانەکە 1000 مێگاواتە لە ئێستادا لە نێوانی 4000 هەندێک جار زیاتر یا کەمتر بەپێی بارودۆخی ئیشوکاری چاکسازی یەکەکان و ئامادەی یەکەکان ئێمە ئەوە بەرهەمەهێنین کە لە ڕاستیە باقی ئەو توانای بەرهەمەش لەبەر نەبوونی غازی سروشتی و سوتەمەنی بووە کە لە ماوەی ڕابردوو قسەمان لەسەر کردووە هۆڵەکانیش بەردەوامە بۆی کە هەم بەرهەمی غازیات بکرێەوە هەمیش پایپڵاینی غاز لە نێوان هەولێر و دهۆک ڕەبت بکرێت کە بەداخەوە تا ئێستا ئەو ڕەبتە نییە کە لەوێ وێزگەی دۆکی غازی هەیە بەتوانای 1000 مێگاوات کە لە ئێستادا ئێمە تەنیا یەکە ئەندێجار دوویەکە بەکار دەخەین بە سوتەمەنی گازوایل کە ئەوەش لە ڕاستیە گازوایل بارگرانی دارایی لەسەر حکوومەت دروستەکە. بەرهێنان ئەوەیە کە باسمان کردووە خەوڵەکانیشمانە لە ئێستادا خواست نزیکە لە 5000 مێگاوات و کاتەکانی بوونی کارەبا لە نێوانی 7 بۆ 8 ساعتان دەجار زیاترە بەپێی ناوچەکان بەپێی پلەکانی گەرما لە ڕاستیە پلەکانی گەرما فاکتەرن لە دیاریکردنی خواستەکەە ئەو ڕێژەی کە ئەدرێ بە شارەکان بەو ڕێژەیە بۆ ناوچە فێنکەکان یا و ناوچانی کە هێشتا گەرمای سەخت نەهاتووە کاتەکانی بوونی کارەبا لەسەر و 8 ساعتی شەوەیە بۆ ئەو ناوچانەشی کە گەرمن لە نێوانی 7 بۆ 8 ساعتدا. بەڵێ لە دوای دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەی وێزگەکانی هەرێمی کوردستان چەند وێزگەی کارەبا زیادی کرد ژمارەیان گەشتە چەند؟ ئێمە لەم کابینەیە لە ڕووی بەرهەمهێنان وەکو باسم کرد ئێمە زیاتر لە 650 مێگاواتمان بەرهەم زیاد کردووە لەوانە دامەزاننی بۆ یەکەم جار لە مێژووی با بڵێن هەرێمی کوردستانە کە لە ناوچەی گەرمیان لەسەر قەڵا لە پرۆسی دەرهێنانی نەوتە غازێک هەبوو کە بە زمانی زانستی بەڵێن فلێر غاز واتە غازی بە فێڕۆچوو کە بەستەنیا ژینگەی پیس دەکرد و هیچ سوودێکی لێوەرنەگیرا ئێمە توانیمان بیکەین بە کارەبا وێزگەیشی غازی بەتوانێت 165 مێگاوات لێ دابمەزێنین و ئەوە چەندین ساڵە لە ساڵی 2020ەوە لەگەڕدایە ئەوەی شکە لەو با بڵێن دەستکەوتە گرنگانە بەڕاستی ینی جۆرێکی تازە بوو و لەباری ئابووریشە ئێمە توانین بڵێن ئەو سوتەمەنێ بە فێڕۆمان کرد بە کارەبا کە توانایشی 165 مێگاواتی ژمارەیەشی گەورە بوو لە ڕاستیە و لە وێزگەی خەبات ئێمە توانیمانە یەکانێکە لە حاڵەتی وەستانە بوون بەگەڕیان بخەینەوە کە بەتوانای 300 مێگاوات کار دەکا و ئەو یەکانەی کە پێویستی بە چاکسازی هەبوو هەندێ پارە خەچکرا بۆیان بۆی کە چاکسازی بکەن لە وێزگەکانی هەولێر و سلێمانی غازی و بەشێک لەو یەکانە خرانەوە گەڕ و لە
20 مێگاواتەکانی هەولێر سلێمانی دۆکە بەڕاستی هەمویان ڕاوەسا بوون لەسەر هەمویان خراونەتەوە گەڕ و بەرهەمیان هەیە بەپێی توانای کەپەسیتەکەی خۆیان تاسوجەی سلێمانیش بە هەمان شێوە. باشە من دوو پرسیار هەنە بەرگێ پرسێکی دەشکەرەمە خوشبەر کورتیا دەمی خەلکێ سنوورێ پارێزگەها دهوکێ گەلێک جارە گلە و گازنداتکەن بێژن کارەبا نیشتیمانی کێمترین لە سنوورێ پارێزگەها دهوکێ تێتەدان سەبەب چییە؟ بچی ئەف کێشەیە چەندین ساڵە نەهاتیە حەلکردن لە پەیوێژی ئەگەر بەرسێ بدەی خەلک چەند قەرداری وەزارەتە کارەبەیەک و گەرەکە قەرین خۆ بردان شەرت و مەرجێن پێدانا قەرە هەوە هێسانکاری تێداکردنە بۆ خەلکیانە. بەڵێ لە ڕاستیان من ویستم بێمە سەر ئەوە لە خلالی با بڵێن ئەو کار و پرۆژانی کە لە کابینی نوێ کراوە بەڵام جەنابەت بە پرسیارێ پێشت خستم دهۆک وەکو پارێزگای دهۆک یاری کە باسم کرد پای بڵاوێنی غازی پێنەگەیشتە بوو لە ماوە ڕابردووە بەهۆی قەراندارای شۆنەمان توانیەکەەکانی دۆشە غازی بە گازوای کار پێ بکەین بەرهەم زۆر لەو ناوچەکەم بوو و توانای گواستنەوە زۆر سنووردار بوو ئەمە وای کردە بوو کە ئێمە لەو ناوچەیە هەم تووشی گرفتی کەمی بەرهەموو کەمی وزە ببین و نزمی ئاستەکانی ڤۆڵتیە کە هەندێک جار نەک گرفت بۆ کارەبا بەڵکو بۆ ئاویش دروست دەبوو بەڵام خۆشبەختانە لەم کابینە ئێمە توانیمان هێڵەکانی وێزگەی خەبات ئاکرێەوە وێزگەی خەبات زەنگانان تەواو بکەین کە توانای گواستنەوەی بۆ سنوورە نزیک لە 800 مێگاوات توانای گواستنەوە زیادەکە کە ئێمە لە ئێستاە هەندێک جار گەیشتۆتە 500 مێگاوات توانای گواستنەوە لە هەولێرەوە بۆ دهۆک و بەشێکی زۆری ئەو گرفتانی کە جەنابە باسێکی چارەسەر کرا و لە ڕاستیە ئەوە هیچ جێگەی شادنەوە نیە ئێمە ئاگامان لە معاناتیان بۆ ساڵانێکی زۆر بەتایبەتی ئێمە لە کۆنتترۆڵ ئاگاماندەوە بۆ کە هەمیشە نەیانتوانیوە ئەو ڕێژە بڕیاردراوەی کە بۆ ئەو پارێزگایە هەبوو بەدەستیان بگا بەڵام لە ئێستادا خۆشبەختانە تەواوی ئەو ڕێژێ پیانەکە وە گرفتی ڤۆڵتە چارەسەر بووە و کاتەکانی بوونی کارەبا ئەتوانین بڵێن هاوشێوەی شوێنەکانی تر هەیە. بەڵێ بەڵێ بەڕێز ئەندازیار ئومێد ئەحمەد کتێبێژی وەزارەت ڕابەڕێبەری کۆنتترۆڵی ناوەندی کارەبای هەرێمی کوردستان سپاس کە لە هەولێر لەگەڵمان.